پاییز وەرزی پێگەیشتنی میوە دڵخوازەکەی هەمومان. من ئینزار یوسف لە ناو باغێکی گەورەی پڕ لە هەنار لە گوندی مێرگەی دەڤەری باڵەکایەتی سوودە تەندروستیەکانی ئەو میوە ترش و شیرین و مێخۆشەتان پێدەڵێم. هەنار یەکێکە لەو میوانەی کە لە وەرزی پاییزدا پێدەگات و لە ناوچە گەرمەکان و کوێستانەکان دەڕوێت. میوەیەکی بەتام و زۆر تەندروستە. دەتوانرێت بە چەندین شێوە بخورێت، وەک شەربەت، دۆشاو، سرکە، چا، تەنانەت بە شێوەی کەپسولیش دەخورێت. میوەی هەنار دەوڵەمەندە بە پێکهاتەی دژە هەوکردنەکان و ڤیتامین سی کە بەرهەمهێنانی دژەتەنەکان زیاتر دەکات و یارمەتیدەرە بۆ بەهێزبوونی بەرگری لەش. پۆتاسیۆم و دژە ئۆکسێنەرەکانی ناو هەنار کاریگەری هەیە لەسەر پارێزگاریکردن لە نەخۆشیەکانی گورچیلە و هەوکردنەکانی پەیوەست بە شۆردنی گورچیلەکان. خواردنی هەنار نەهەڵێ تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بیت، چونکە ڕێژەی پرۆتینی ئەمیلۆید کەم دەکاتەوە لە مێشکدا کە هۆکارە بۆ زەهایمەر. و پارێزگاری لە کەمخوێنی دەکات، چونکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە. هەنار ڕێژەی کالۆری زۆر کەمە و ڕیشاڵی زۆرە. ئەمەش کردداری هەرس چالاک دەکات و کاریگەری لەسەر توانەوەی چەوری و کەمبوونی کێش هەیە. هەروەها میکرۆب و بەکتریای ناودەم لە ناو دەبات و بۆ تەندروستی نەخۆشیەکانی دەم و ددان زۆر بەسوودە و پارێزگاری لە پووگ و هاوکردنەکانی دەکات و کلوربوونی ددان ڕادەگرێت. شەربەتی هەنار 150 توانای سێکسی زیاد دەکات و ئەبێتە هۆی کەمبوونەوەی نەخۆشی دڵ و شێرپەنجەی پرۆستات. ئەگەر هەنارتان خوارد، توێکلەکەی فڕێ مەدەن، چونکە هاڕاوەی توێکلی هەنار بۆ چەندین نەخۆشی و بابەتی جوانکاری بەسوودە و بەکاردێت.